جارێکتر بنزینی حکومی کە بە نرخی 750 دینار دابەش دەکرێت کەم دەبێتەوە. شۆفێران ناچارن بۆ وەرگرتنی بنزینی 750 دیناری بۆ ماوەیەکی زۆر لەسەرەی بنزین بوەستن. پێشان باش بە 690 بدوایە ئیتەکسییان گران کردی خصوصیان هەرزان کرد پێری هەر نەبوو ئەو هەموو بەنزخانە گەرام هەر نەمابوو نازم هاتم لێرە مابوو تێم کردو چەند بەنزخانە سەڕی نەبوو هاتمە لێرانەوە بنزینی تێکم پێشتر هەبوو پێش چەند سێ ڕۆژ پێشستا بەس ئێستا چکە دوو ڕۆژە نەبووە خەرکە بە کاملی ڕووتێ کردیا ئەرۆ لۆمە زۆریش ڕادۆستێکە بچینەمە لۆمە 100 دینار زۆر با پێ دوورێم. کەمبوونەوەی بنزینی 750 دیناری خواستی شۆفێرانی بۆ بنزینی بازرگانی زیاتر کردووە. ئەمەش بۆتە هۆی گرانبوونی نرخی بنزینی بازرگانی. کەنە 20 سەکە دیێری بڕاوبستی هەیە لە بەنزخانێکێ بە سکوالێتی بەزینەکەی باشترە لەوەی کە بچم ئەگەر ئەگەر بێت و لە بەنزخانێکە تێکێ بە هەمووی لە 10,000 دیاری فەرقە لە بۆ من چناکە لە هیچ کەسەی چناکە بەس کوالێتی بەزینەکەی باشترەوەی بچنە بەنزخانەی ئەهلی کڕی دەنگۆ هەبوو بتە 450 لەسەر حکوومەتی عێراق ناوەڵا هەروەچ خۆیتی. وەزارەتی سامانە سروشتەکان ڕۆژانە بە بڕێکی دیاریکراو بنزین بۆ نزیکەی 25 بنزینخانە لە هەولێر دابین دەکات کە بە نرخی 750 دینار بە شۆفێران دەدرێت. لە ئێستادا ئەم بڕا بۆ نزیکەی نیوە کەم بۆتەوە. زیادبوون و کەمبوونەوەی ئەم بڕە بنزینەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی بنزینی بازرگانی دەبێت. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.